بناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتەن لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەی چینۆی بەرنمەکەتان بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە هیوادارینەوە تەندروست باش بن. ئازیزان لە ئەڵقەی ڕابردووە لەگەڵ میوانە بەڕێزەکەمان دکتۆر ناسح ئاروزەری پسپۆر لە حیزبی ئیسلامی باسییان بارودۆخەمان کرد و بەرپرسیارەتی دەسەڵات لەم بارودۆخە خراپەمان کرد و ئەم بارودۆخە خراپە زادەی چ جۆرە دەسەڵاتێکە، چ مۆدلێکە لە دەسەڵات، چ سیستەمێکە لە دەسەڵاتداری ڕاستی ینی ئەوە باسی بەرپرسیارەتی و دەسەڵاتەمان کرد و باسی چۆنەتی چاکردنمان کرد. ئێستا گرنگە، زۆریش گرنگە باس لە بەرپرسیارەتی ئێمە تۆی بینەر تاکی هاوڵاتی بکەین لە بەرامبەر ئەم بارودۆخەیە. ینی ئایا هەر دەسەڵات بەرپرسیارە لە کاتێکا دەسەڵات خۆی هەڵقوڵاوی ناخی ئەو خەڵکەیە، ناخی ئەو کۆمەڵە خەڵکەیە کە لە شوێنێکی جوگرافیایەکی دیاریکراوەدا دەژی و ئەگەر بە سیناریۆیەکیش بێ چوار ساڵ جارێک لەلایەن خەڵکانێکەوە هەڵدەبژێردرێن و خەڵک بە جۆرێک لە جۆرەکان بەرپرسیارەتی هەیە لە دیاریکردن و هەڵبژاردننی و دەسەڵاتەیە، کەواتە ئەوەی کە ناومان لێ ناوە دەسەڵات، ئەوەی کە حکوممانەکە، ئەوەی کە بەرپرسە لە خزمەتکردن و بارودۆخی ژیانی ڕۆژانەی خەڵک خۆی هەڵقوڵاوی ئەم کۆمەڵە خەڵکەیە، ئەم تاکانەیە کە ئێستا لە بارودۆخێکی زۆر خراپە ئاژین، کەواتە ئەرکمان هەیە و مافمان هەیە. ئێمە لەگەڵ بەڕێز دکتۆر ناسح دیسان درێژە بەم بابەتە دەین تا بزانی تۆی هاوڵاتی چه ئەرکێکت هەیە، چ مافێکت هەیە، چی گۆڕانکاریەکت پێکرێ و چی بکەین. باشە بەڕێز کاکە دکتۆر ناسح ئاروزەری دووبارە بە خێرهاتنی بەڕێستانەکەین بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس بۆیەوە سەرکەوتوو خێر بێ نازیێتتان کێشە. پێمان باشە بزانین مافی هاوڵاتی ئەوەی کە لە ڕابردووە باسمان کردووە ئەرکی هاوڵاتی لەژێر سایی دەسەڵاتێکە چییە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله. دیارە دەستپێکی پرسیارەکان لە ئەڵقەی ڕابردوو باسمان کرد کە مرۆڤ بە تەنها ناژی پێویستی بە کۆڕ و کۆمەلگایەکەیە و ئەو کۆمەلگایەش پێویستە ڕێخستن و تەنزیم لە ژیانیانە هەبێ. ئەم ڕێخستن و تەنزیمە ئامانج تایدا خزمەتکردنی تاکەکانی کۆمەلگایە و ڕێگرتن لە چەوساندنەوەی هەر تاکێک کە لەو کۆمەلگایەدا هەبێ و بۆ ئەوەیە هەموو کەسێک مافی خۆی بە ئاسانترین شێواز دەست بکەوێ و ڕێژ بگیرێ لەوەی کە کەسێک مافێکی کەسێکی دیکەی تر بخوا. کەوا بوو ئیشی دەسەڵات ئەوەیە کە هاوسەنگیەکی ڕاستەقینە لە ناو تاکەکانی خەڵکا دروست بکە و ئیشی خەڵکی تەنین و چنین و دروستکردنی دەسەڵاتێکە کە پڕ بێ لە دادوەری وە لە پاکی وە لە چاکی. ئەگە بە کۆمەڵ بێتوانێت دەسەڵاتێکی دادگەر و باش بەرهەم بێنێ و کاریگەری لەسەری هەبێ بێگومان ئەگەر تاک بێ. بێگومان دەسەڵات و میلەت ئاوێنەیەکن بەرامبەر بە یەکتری. هیچ دەسەڵاتێکی گەندەڵ ناتوانێ بژی و بەردەوام بێ لە ناو گەل و میلەتێکدا کە دادوەر بێ و کە پاکی و چاکێتی ئامانجی بێ و هیچ دەسەڵاتێکی گەندەڵ بەردەوام نابێ مەگەر کاتێک کە میلەتێک بێ میلەتەکە بەشێک بێ لە گەندەڵی، بەشێک بێ لە داماوی، بەشێک بێ لە دواکەوتنی ستەم، چونکە ڕاهێنانی گەل و میلەت لەسەر دواکەوتن و چەپڵە لێدان بۆ ستەمکاری گەورەترین هۆکارە بۆ مانەوەی ستەمکار و گەورەترین ڕێگایە بۆ تێکشکاندنی کۆمەلگا و بۆ ئەوەی کە ئەو میلەتە بەرەو تێتیاچوون بڕوە. چونکە خوای گەورە لە قورئاندا باسەکە هەم لە باسی قەومی عاد هەم لە باسی قەومی فرعەونە. ئایا ئەزانی خوای گەورە زەمی قەومی فرعەونەکە لە کاتێکە لەم لاوە بەنو ئیسرائیلیان کوشتەوە، لەم لاوە بە ئارزی خۆیان خەڵکیان سوکایەتی پێ کردووە، خوای گەورە سبحانه وتعالى زەمی قەومەکەشەکە بۆ سيركا خواهي قول لباري قوم عاد وفرمي وتلك عاد جحدوا بآيات ربهم وعصوا رسله واتبعوا أمر كل جبار عنيد
واتە ئەو خەڵکە بێباوەڕ بوون بە ئاەتەکانی خوا و شوێن پێغەمبەران نەکەوتن ئەی چیان نەکرد کە پێغەمبەران نمونەی عەلەیهیمو سڵات وسەلام ڕازگۆیی بانگەشەکردن بۆ دادوەری بۆ ڕۆشنبیرکردنی خەڵکی بۆ بەخەبەر هاتنەوەی خەڵکین کەچی ئەڵێ ئەم میلەتەوەیان نەکرد بەڵام وەتەبەعوا ئەمرە کولی جەبارین عنید چەپڵیان بۆ کێ لێدا بۆ کەسێکی جەباری عنید یعنی تونڕە و دیکتاتۆر ئینکار تەنها قسەی خۆی بێ ئەمە ینی ئەم میلەتە ئەم گەلە پێی دەوترێت گەلێکی مردوو کە تیاچوون چاوەڕێی دەکا لەم ناشەوە خوای گەورە باز لە قەومی فرعەونان بووەکە کە خوا دەفەرمێ فەستەخەفە قەومەهو واتە فرعەون گەلەکەی خۆی سووک کردبوو کەم کردبوو بە بچووک سەیری دەکردن ئەی ڕەتاندن ئەی ڕەنجاندن کەچی خوا فەرمێ فەئەطاعوه هێشتا گۆڕاڵیانە کرد و چەپڵیان بۆ لێدا بە قوربان و بە ساقەیە بوون دەیخوا فەرمێ ئینەهم کانوا قەوما فاسقین ئەوانە قەومێکی دەرچوون و فاسقن نەیانتوانی و هاوسەنگی ژیانیان پێیاکەن بۆیە دەسەڵات و میلەت لە ڕاستیدا ئاوێنەی یەکترن ئیمامی عەلی دەیفەرموو لا تەصلح الرەعیە إلا بصلاح الولاة کاتێک یەکێکێ کرد بە بەرپرس ئەیگوو بزانە ئەگەر میلەت چاک نابێ بە چاکبوونی بەرپرسەکان نەبێ چونکە میلەت سەیری بەرپرسەکە ینی تەسەور بکە ئەوەندە دووچین زۆر گرنگن کە زانیان باسی لێوە دەکەن ئیذا صلح صلح الناس العلماء والأمراء بەرپرسەکان و زاناکان کە زاناکان هەر لە مامۆسایەکی ئاینی تا مامۆسایەکی زانکۆ تا مامۆسایەکی قوتابخانە تا هەموو شوێنەکان کە تەوجیهێکی علمی و معرفی خەڵکی دەکەن ئەو فەلسەفەیەی کە ژیانی لەسەر پابەندە ئەوەیە کە خەڵکی سەیری بەرپرسەکانەکەن لە مێژووی ڕابردووە میلەت هەبووە هەر حەزیان لە کۆتربازی بووە هۆکارەکەی ئەو بۆ سەیریان کردووە والی هەر ڕۆژە و لەگەڵ کۆترێکایە و گرنگی ئەدا بە کۆتر خەڵکیش حەزەکە هەرێکی و لە لای خۆیەوە لە شوێنی خۆیەوە پاشایەک بێ بۆیە سەیرەکەی ئەوانیش گرنگیە دەن بەوەی کە ئەو گرنگی پێدا باس لە 3000 ساڵ لەمەوە پێش کاتێک کە فرعون باسەکرێ ئەهرامەکانی میسر باسەکرێ ینی بڕۆ سەردان بکە کاتێک کاچی ئەوە هەرامانە سەر سوڕەمێنێت کە ملیۆنێک بەردی گەورە لە 2 تەن و بۆ 15 تەن تایەتی ئایا ئەزانی هەرامەکان گۆڕستانە شوێنی قەبری پاشاکانیانە ئەخناتونیە ئەوانی دیکەیتر دەی لەگەڵ ئەوەشا بڕۆ سەیری مەتحەفی قاهیرە بکە دەبینیت هەموو کەسێک گرنگی داوە بە قەبری خۆی قەبرێکی دروست کردووە لە بەرد هەیە دروستی کردووە لە تەختە گۆڕیچەی بە خۆی دروست کردووە بۆ چونکە پاشاکان گرنگیان داوە بە قەبر و بە باسی گۆڕستان و ئەو هەموو شتیان کردووە میلەتەکەش ئاوێنن بۆ پاشاکانی خۆیان بڕۆ هەیە ژیاننامەی خۆی لەناو قەبرەکەیان نووسیوەتەوانێ بە زمانی ئەو کاتە بە ڕەنگ و بۆی ئەو کاتە تەنانەت بە ڕەنگا و ڕەنگ ئیتر لە هەندێک شوێنایتر تای نەماوە دیارە کابرا مردووە حسابی بۆ کراوە یا پەیکەر چاکردن زۆربەی زۆری پەیکەر باو بۆ لەو کاتە کە بەرپرسەکان خەریکی پەیکەر چاکردن بوون خەڵکیش حەزی کردەوە بۆ خۆی پەیکەرێ چاپکە تەنانەت ئەوەی دەسڵاتی بۆ پەیکەری بۆ خۆی چاکردەوە گەورەی بۆ نەکراوە بچووکێکی دروست کردووە ئەوەی زەڕەنگەر بۆ خۆی دروست کردووە ئەوەی دەسەڵاتی بوو بێ کردوێتی بۆ چونکە میلەت ئاوێنەیەکە بۆ بەرپرسەکان ئێستا هەستەکەم لە هەرێمی کوردستاندا گرنگیدان بە باخ و باخات هەیە لێکەوە سەری هەڵگرت من ئەمەوێ ئەو پرسیارە بکەم لەوەی کە خۆی گەورە لۆمەی هەندێک قەومی کردو لە قورئانە جەنابەت باسی هەندێک قەومی ترەکەی مەسەرەن کە شوێن دەسەڵاتدارانەکەون لە شتانێکی دنیایی مەسەرەن بێ ئەوە بێ ئەرزش کەواتە ئەبێ میلەتی زیندوو میلەتی ڕاستەقینە چۆن بێ میلەتی بەرپرسیار کامەیە سیفاتەکانی چین تا بەرلۆمەی خۆی گەورە و خەڵکانی گەورە و زیندوو نەکەون یانی میلەتی زیندوو بە هەموو پێوەرێک ئەو میلەتەیە کە هەرگیز و هەرگیز سوکایەتی پێ قبوڵ نەبێت کە خوای گەورە باسی قەومی فرعونی کرد فەرمی فاستەخەفە قەومەهو کە فەرمی فەئەطاعوه ئەنجا فەرمی ئینەهم کانوا قەوما فاسقین یعنی قەومێک میلەتێک ئەبێ وا پەروەردە بکرێ یەکەم مافەکانی خۆی بزانێ کە دەکرێت قسە لەسەر ئەوە بکەیت چونکە کە مافی خۆتت زانی
داکۆکی لەسەر مافی خۆ دەکەی کەواتە خاڵی دووهەم ئەوەیە کە میلەتێک بێت بەرچاوڕوون بێت عەلا بەسیرە بێ ئەبێ ئەم میلەتە هەر هەمویان بەچاویان ڕوون بێت و زوبان پاراو بن و حەزیان لە حەق و عەدالەت بێ کەسێکیان بینی کارێکی جوان و چاکی کرد دەستخۆشی لێ بکەن و کەسێکیان بینی کارێکی بەد و ناشرینیان کرد زەمی بکەن و ڕاستی بکەنەوە و ئەمر بەچاکەی لەگەڵدا بکەن یەک مەبدە هەیە لە شەریعەتی ئیسلامە کە فەرزە وەکو نوێژ و ڕۆژوو کە پێی دەوتێت مەبدەئی الأمر بالمعروف والنهي عن المنكر كخواي جوراء فرمي والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر أما وكو تاك وكو قليش كشتيك معناه بيدا وتيد أمت كتعبيرك زور ورده لقرآن دا باسي أمت كراوة بو أمت أو خلقه هر همو تشينو تيوجا كان بجاوازي رنگ و بو چون تعددي فكري وانتمائي سياسي هر هم يقرتوا أفرمي كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر أمر بچاكا ونهي لخرابة معروف أوية كلناو خلقي دا سرچاوي آوداني بيت سرچاوي برايتي بيت سرچاوي پاکێتی بێت سەرچاوی یارمەتی هەژاران بێت پشگیری لێ قەوماوان بێت ئەوەی کە عەقڵ و لۆژیکی هەموو مرۆڤەکان پێی خۆشە چونکە حتا لەناو تەلەڤیزیۆنا کە سەیری باخچەی ئاژەڵانەکەی شێرێک پەلاماری ئاسکێ گەدا لە ناخەوە لە ویژدانتەوە پێت ناخۆشە هەستەکەی ئەمە هێزی هەیە و زوڵمەکا لە کەسێکی تر کە لە کاتێکە باخچەی ئاژەڵانە ئەی باشە لە وڵاتەکەی تۆیە کەسێک دەسەڵاتی هەیە کەسێک هێزی هەیە کەسێک توانای هەیە کەسێک شێرە بە پارەکەی پەلاماری هەژارێگەدا نەدارێگەدا مڵکی لێداگیرەکە حەق و مافی ئەخوا ئایا تۆ هەڵوێستە چییە لەم نێوەندەیە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام حتا حەزەری داوە لەوەی کە شتێکی درۆزن بەڕاست بزانین و بێداری داوینەتێ کە ڕۆژگارێک دێتە پێشەوانەی ئیختیلالی مەوازین هاوکێشەکان تێگەچن درۆزن منبەری هەیە دوانگەی هەیە کەناڵی هەیە قسەکات بە ئارەزوی خۆی ئەوەی کە بێوێ بڵاو کاتەوە بەڵام کەسێکی تریش دەولاوە حەق بێژە دەمی بەسراوە خۆی گەورە سبحانه وتعالى لە قورئاندا چەسپاندوێتی کە دەفەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار ئەمە قاعیدەیەکی قورئانیە وەخوا قەدەغەی کردووە ئەوەی زوڵمی کرد ستەمی کرد دەبێت نەخۆشت بوێ لە دڵەوە نەحەز لە کارەکەی بکەی نەچەپڵەی بۆ لێ بدەی و لە ناختەوە ئەبێ لەسەرەوە پەروەردەبی کە پشتی تێبکەی یاخود دەستی بگری بڵێ ئەم زوڵمە مەکە قسەی مەشهور بوو لەناو عەرەبەکانە کە دەیانوت انصر ئەخاکە ظالما ئەو مەظلومە جا یعنی براکەت سەر بخە ئەگەر زاڵم بێ مافی خەڵکی خواردبێ یاخود مەظلوم مستەملێکراو بێ براتە سەریخە بەڵام کاتێک کە ئیسلام هاو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاەتی قورئانی بۆ خوێندنەوە بەرچاویان کرایەوە کە ئەم حەق و ڕاستیەک هەیە ئەبێ پاشاش لەسەری بڕوا ئەبێ پێغەمبەریش عەلەیهی السەلام لەسەری بڕوا ئەبێ هەمووان پابەت بن پێوەی و ئەبێ هەمووان بۆ نمونە ڕقیان لە زوڵم و لە ستەمکردن بێ تا گەیشتە و ئاسەی جارێک پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام لەناو مەجلیسێکا دانیشتبوو فەرمووی انصر ئەخاکە ظالما ئەو مەظلومە هەمان قسەی کاتی جاهلی کەوترا بوو پێغەمبەری خوا دووبارەی کردەوە فەرمووی براکەت سەرخە ئەگەر زاڵمە ئەگەر مەظلومە ئەمە ئەو میلەتە بوون کە پێشتر خۆیان ئەم قسەیان نەکرد بەڵام ئێستا ئەم قسە لە دەمی پێغەمبەری خوا هاتە دەرەوە عەلەیهی السەڵاتو وەسەلام یەکسەر سەحابەکان وتیان یا رسول الله هذا هو المظلوم فما بال الظالم یا رسول الله ئەوە مەظلومە پشتی دەگرین یارمەتی ئەدەین بەڵام ئێمە چۆن زاڵم سەرخەین وەگەوەی بڵێ خوا لە قورئانە فەرمێت چەپڵەی بۆ لێ مەدا یارمەتی مەدا دەنگی پێ مەدا پشتی مەگرە هاوکاری مەبە هاودەمی مەبە هاوخەمی مەبە هاونیازی مەبە ڕێگی لاملی بەهێزتر مەکە باڵای بەرزتر مەکە چۆن من ئێستاکانێ پشتی زاڵم بگرم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو نەدەوی ئەفەرمێ ئەو میلەتەی کە ئەوگوو لەگەڵ شمشێرە لەدایک بوون کە پشتی براکان بە زاڵم و مەظلومی ئەگرت پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام و قورئانی پیرۆز ئەم میلەتەی وا پەروەردە کرد کە ڕقیان لە زوڵم بێ تەنانەت ئەم قسەیە لە دەمی پێغەمبەر هەدێتە دەرەوە عەلەیهی السەڵاتو وەسەلام خەڵکەکە هەڵوێسەی هەیە فەرمێ ئەی پێغەمبەری خوا ئەمە ستەملێکراوە پشتی دەگرین ئەی چۆن زاڵم سەرخەین ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ بئەن تەمنەعەه من الظلم
بەوەی کە ڕێی لێ بگری زوڵم نەکا ستەم نەکا تێگەشتەکەیان بۆ ڕاستەکە تێگەشتەکەیان بۆ ڕاستەکاتەوە مەفهومێکی جوانتریان نەداتێ پاشان پەروەردەیەکی گشتی میلەتەکە کە ئەم میلەتە میلەتێکی زیندوو بێ تو ێستا لەسەر زەویە ئەڵەی ئەمریکا من پێم وایە لە ڕووی ئەوەی کە باز بێنە کە لە ئەمریکا میلەتی ئەمریکا تایەتی خوا ڕێزارتان کە شذوری جنسیان هەیە نێربازیان هەیە ئافەت شووی کردۆ بە ئافەت حرەکەی فیمینیزی لە ساڵ 60 ئافەتە شووی کردۆ بە ئافەت بەڵام لە ڕووی پەروەردەی گشتیەوانێ ئامادەنی زوڵم قوبڵ بکەن کاتێک کە ڕەشپێستێک لە ژێر قاچ و ئەژنۆی پۆلیسێکە کە دیمەنێکی یاساییشی هەیە گیانی دەرەچێ بینیتان چ مۆزاهەرێکرا لە ئەمریکا کاتە میلەتێکی زیندووە کاتێک کە سەرکردەیەکی هەڵبژارد خەڵکەکە ناڕازی بوون لە سەرکردەکە ئەی دوای 4 ساڵ چیان لێکرد مامۆستا خەڵکی مسلمان لە کۆمەلگەی ئیسلامیەکاندا زۆر جار بەرگوێتەکەوێ زۆر جار چاوەڕوانە خۆی گەورە و گۆڕانکاریانی بۆ دروست بکە هەر فعلەن تاشی مسلمانە بێ ئاوا بیر بکاتەوە ڕێک ئەوە پێچەوانی قورئانی پیرۆزە چونکە خوای گەورە دەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوای گەورە هەرگیز سەرپەرشتی قەومێک گەلێک ناگۆڕێ هەتا ئەو گەلە خۆیان لە ناخی خۆیان نەگۆڕن چۆن خۆیان بگۆڕن خوای گەورە باز لە قەومی سەیدنا موساکە خوای گەورە معجزەی نەنات بۆیان وەسەریشی نەخستن هەتا قەومەکە خۆیان هەستانەوە لە بەرامبەر فیرعەون وتیان نا کاتێک کە زیندگیان بۆ دروست بوو کە شوێن حەق و ڕاستیە کەوتن کە شوێن پێغەمبەرێک کەوتن خوای گەورە سبحانه وتعالى ڕووباری نیلی بۆ کردن بە وشکانی کە تیای بپەڕنەوە ئەی بۆ پێشتر ئەمەی بۆ نەکردن لەبەرەوەی ئەو میلەتە إنهم كانوا قوما فاسقين چونکە پشتی زاڵمیان نەکرد کەوا بوو میلەتی زیندوو ئەوەیە کە بێ گۆڕانکاری لە ناخی خۆیان دروست مامۆستا ئێستا ئێمە لە باروی دۆخیەکەین کە پێویست بکات خۆمان بگۆڕین بێگومان ئێستا پێویست بەوە دەکا کە بگۆڕین و من دڵیشم خۆشە بەوەی کە سەردەرهاویشتەی ئەو گۆڕانکاریە لەناو کۆمەلگای ئێمەدا دروست بووە خەڵک بە ناحەق بڵێ ناحەق خەڵک نەترسێ و ئازابێ و مرد بێ و لێوەشاو بێ و لێ هاتوو بێ کە کاتێک ناتەندروستیە گەبینێ بڵێ ئەمە کارێکی ناتەندروستیە بڵێ ئەمە کارێکە زوڵمی کراوە ستەم کراوە ماف خوراوە چونکە بەڕاستی ئەمە خاڵی گرنگە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام باز لە تیاچوونی قەومێکی پێش ئێمە دەکا دەفەرمێ ئەزانی بۆچی خوای گەورە ئەو قەومەی تیابرد لە زەلیلی و لە داماوی و لە برسێتی و لە نەهامەتی و لە ناڕەحەتیا ژیان بۆ دەفەرموو هاوڕێکەی هەبوو زوڵمیە کرد ئەمیش هاتە لایەگو کاکە زوڵم مەکە گوناح دەگا نابێ زوڵم و تاوانکەی ئەوژ گو باش بەیانیە هاتۆ زوڵمیە کرد بەڵام ئەم دووبارە ئامۆژگاری نەکردەوە ئەمیش وردە و دە مەرحەبایە کرد ئەمیش وردە و دە لەگەڵ یا ئەبوو ئەمیش تۆزێ لە گەندەڵیەکە ئەوی وەرەگرت و پێ ڕازیە بوو پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خوای گەورە هەمویانی لەناو برد و چونکە بەڕاستی كانوا لا يتناهون عن منكر فعلوه خوا فەرمێ ئەوانە لەناو خۆیانە بەرچاوڕوون نەبوون خاوەن غیرەت نەبوون خاوەن هیممەت نەبوون دیدێکی ڕۆشنبیر و بیرێکی قوڵیان نەبوو کە کاتێک خراپە و تاوانێگە بینن لەناو کۆمەلگاکەیاندا بڵێن بۆ هاکەن بۆ ئەم کارە بکرێ بۆ ئەم زوڵمە بکرێ بۆ ئەم ستەمە بکرێ بۆ ئەم مافە بخورێ بۆ ئەم پارە بدزرێ بۆ ئەم میلەتە بچەوسێنرێتەوە بۆ ئەم خەڵکە برسی بکرێ ئەبێ میلەتێک هەبێ میلەتێکی زیندوو بێت و ئەبێ لە ناخی تاکە تاکی میلەتەوە گۆڕانکاری دروست ببێ و بەرپەرچێتی زوڵم و ستەم بکرێتەوە زوڵم و ستەم قبوڵ نەکرێت ئەگەر چی لە نێزێکترین کەسەوە بێت وەقولی الحەق ئەبێ حەق بڵێ ئەگەر چی على نفسك ئەگەر چی لەسەر خودی خۆشت بێ ئەبێ حەق و ڕاستیەکە میلەتێکی وا زیندوومان هەبێ کە لە ڕاستیدا لە بەرامبەر ناحەقی و ناعەدالەتە هەڵبوەسێتەوە نەک چەپڵەی بۆ لێ بدا نەک ئەشەو بیلای بۆ بکێشێ نەک بێدەنگ بێت نەک کڕ و کب بێ بەڵکو دەبێت میلەتێکی زیندوو بێ مامۆستای بەڕێز لە چوارچێوەی قسەکردن لە زیندوو بوونەوە و هەوڵدان بۆ گۆڕانکاری با بڵێن لە نێو کۆمەلگەی ئیسلامیەکاندا دوو بابەت جێگەی باس و خواست منە مەوێ مەسەلەن بیان کەمە پرسیار و وەڵامیان وەرگمەوە یەکەمیان شتێک هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە پێی دەوترێ ئیطاعی وەلی ئەمر باشە ئەگەر مەسەلە ئێمە لە بارودۆخێکی وەک ئێستەی خراپ هاژین
خراپی و خزمەت گوزاری خراپی لەلایەنی کۆمەڵایەتی چوزانم بەرپرسیارەتی دەسەڵات کە دایناکەوەکو پێویست بۆ خۆ دەزانی مەسەرەن خەڵکانێکمان نە لێرە ناو گەنجانش کە توانای مەسەرنمانەوەیان هەیە ئەمێنەوە وەچنە دەرەوە و بابەتەن و ئێرە بەجێ هێڵن بمانەی کە لێ بارودۆخێکی ناجێگیر و ناسەقامگیر و خراپمان هەیە پێویستە ینی خەڵکانی ئێمە لە ئێستاە ئیتاعی ئەم دەسەڵاتە بکەن بۆ پێی کە وەلی ئەمرن ئایا ئەمانە وەلی ئەمرن فعلن ئەو چەمکە ئیسلامی ئەیان گرێتەوە یان چۆنە لێرە ئەبێ ڕوونکردنەوەی بدەین بەڕاستی بڵێ چونکە بەشێک لە تەنانەت نارانی ئیسلام ڕخنە لە ئیسلام ئەگرن کاڵێن خەڵک وا پەروەردەکە کە گۆڕیاڵی زاڵم و ستەمکار بێ لە کاتێکا کە نیوەی قورئان باز لە زوڵم و ستەمەکە و خوای گەورە باز لە فیرعەون و لە هامان و حتا فەرمێ وەجونودەهما کانوا خاطئین ئەو سەربازانەی کە گوێڕایەڵی ڕەهایان هەبوو بۆ بەرپرسەکانیان ئەوانیش هەڵان بەیەکەوە خوای گەورە باسییانەکە ناکرێ ئێمە واتە جوانەکان کە لە قورئاندا باس کراوە بە شێوێنراوی بگەێنرێتە خەڵکی خوای گەورە کە دەفەرمێت ئەطیعوا الله وأطیعوا الرسول وأولی الأمر منكم ئاەتەکە زۆر وردە ئەگەر بە کورتی تیشکێکی خەمە سەر کەم جارە فەرمێ ئەطیعوا الله وشەی ئەطیعوا بەکارهێنێ کە فەرمانە لەلایەن خوای گەورەوە ئێمە گوێڕایەڵی فەرمانی خوای گەورە بکەین ئەڵێ گۆشی بەراز حرامە مناقەشەی ناکەم ئەڵێ عارەق حرامە مناقەشەی ناکەم سیحر حرامە نایکەم پیاو کوشتن حرامە نایکەم دزی حرامە نایکەم زینە حرامە نایکەم ئەطیعوا الله دووهەم وأطیعوا الرسول وشەی ئەطیعوا دووبارەیە جارێکی تر وأطيعوا الرسول واتە گۆڕاڵی پێغەمبەری خوا بن صلى الله عليه وسلم لەوەدا کە لەلایەن خواوە پێتانەگەیەنێ کە دەکرێت هەم قورئان بێ کە دەکرێت ڕوونکەرەوەی قورئان بێ بەڵام دوایی نافەرمێ وأطيعوا أولي الأمر منكم هەرگیز وای نەفەرمووە فەرمێ ئەطیعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم واتە ئەوانشی کە سەرپەرشتی ئێوە دەکەن لەژێر سایەی ئیطاعی خوا و ئیطاعی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم لەژێر پابەندبوون بە یاساکان بە دەستور کە خوای گەورە دایناوە لە دەوڵەتی مەدەنیە ئەو کاتە من گۆڕایاڵی وەلی ئەمرەکان دەکەم جگە لەوەش ئەفەرمێ وەئولی الئەمری منکم واتە لە خودی خۆتان کە وەکو ئێوەن وەک ئێوە پابەندن وەک ئێوە گۆڕایەڵن وەک ئێوە ساغن وەک ئێوە پاکن وەک ئێوە چاکن ئەو کاتە من دەسەڵاتێکم هەبێ حکومەتێکم هەبێ خەمی هەژار بخوا خەمی نەدار بخوا خزمەت گوزاری بۆ خەڵکی پێشکەش بکە ئەو بەرپرسانەی هەمووی دەست پاک بن دەست بەدەست نوێژ بن ئەهلی خێر و نەجابەت بن لە ناو خەڵکییا بن بۆ خەڵکی بژین ئەگەر ئەو من نازم نەبوو ئەویش نازی نەبێ من کارەبام نەبوو ئەویش کارەبای نەبێ من بێئاویم ها بەسەرا ئەویش بێئاوی بێ بەسەریا من ڕۆژێسکم قۆڕەی هاو لە برسا ئەویش وەکو منسکی قۆڕەی بێ لە برسا خۆ هەموو ئەمانە ڕوویاوە لە مێژوە حتى پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام برسی بووە سەحابە بۆ بەردی بەستووە لە سکی یا پشتێنی تون کردوتەوانێ حوجەز یا تون کردوتەوە خۆ پێغەمبەری خواشە کە ئەوان بۆ عەلەیهی سڵات وسەلام لە سەردەمی عومەری کوڕی خەتابە ساڵی برسێتی هاتووە خەڵکیش قبوڵیان بۆ کە سکی قۆڕاندوێتی فەرمێتی بقۆڕێنە سوێن بەخوا حتا فەقیری مسلمان تێر نەخوا تۆ تێر ناخۆی تەنانەت هەندێکو چۆن ئمڕۆ بایعەکە هەیە هەندێشتی گشتی هەبوو خواردنی گشتی تەوزیع کراوتانی عومەر تۆش وەرە وەکو ئەو خەڵکە وەریگرە فەرمووی نەوەکا فەقیرێک لە سوچەکە هەبێ بەری نەکەوتو بێ با منیش لەگەڵ هاودەمی ئەوانە بم بۆیە وەئولی الئەمری منکومە بێ لە خودی خۆتان بێ بۆیە ئیطاعەکە لە ئیسلامدا ئیطاعەی ڕەهامان نییە بەڵکو بەڵگەی فەرموودەمان هەیە کە ئیطاعەی ڕەها هەڵەیە ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام سریەیەکی نات کە لە 20 نەفەرێ پێگاتون و کەسێکی کرد بە سەرپەرشتی کاریان وتیان بڕۆن ئیطلاع بکەن و بڕۆنە فڵان شوێن و لە فڵان شوێنە لا بدەن و ئاگاتان لێ بێ کە کەسێک زەفەرمان پێ نەهێنێ ئەم سەرپەرشتیانە ئەم وەلیە ئەو کەسێک کە ئیداری ئەمرەکەکە فەرمانی پێکردن وتی من سەرپەرشتی ئێوە ناکەم تیان با فەرمووی دەبڕۆندارم بۆ کۆ بکەنەوە تیان بەسەر چاو حتما نەخشەیەک هەیە لە ئاراچین دار کۆکەینەوە داریان کۆ کردەوە دوای وتی دارەکان هەموو کۆکەنەوە بیخەنە سەر یەک ئادی بچن لە هەر چوار لاوە گڕی تێبەرن ئاگریان تێبەرە ئاگرێکی گەورە پاشان ئەوان سەربازەکان وایان زانتی ئەمە کارێکی چالاکیەکی ئەسکەریە سەربازیە بەڵام لە ئاخرا پێی وتن ئادی خۆتان خەنە ناوی دووسێ نەفەر لێوێ بوون خەریب و بیکەن تان چونکە ئیطاعەی واجبە ئەمە سەرپەرشتیکاری ئێمەیە بە تایبەتیش دەڕووی سەربازیەوە
چونکە جیاوازی عامەی خەڵک و مەدەنیەت هەیە لەگەڵ سەربازە سەرباز زۆرجار نابێ هەدەفەکەش بزانێ یاخود نهێنیەکان بزانێ بێ وەکو فەرمانبەرێ جێبەجێی فەرمانەکان بەڵێ نەفیز ثم ناقش چونکە عسکەریە بەڵام ئەم سەربازە وەستا وتی بوەستە والله ما أسلمت إلا هروبا من النار والله بۆیە مسلمان بووم و نوێژەکەم لەبەر خاتەوەی لە ئاگری جەهەنەم بەدوور بووم تۆ هەر لە دنیا ئاگرێکە بۆ من دروست کردووە چۆن خۆمە خەمەناوی سوێن بەخوا خۆم ناخەمەناوی هەتا پرس بە پێغەمبەری خوا نەکەم ڕازی بێت 100 جار خۆمی تێکەم دوایی کە گەڕانەوە چوونە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله حاڵەتێکی ئاوا لە ئێمە ڕوویدا ئەم جەنابی وەلی ئەمرەمان داری پێکۆ کردوینەتەوە بە گوێمان کردووە ئاگری پێکردوینەتەوە بە گوێمان کردەوە وەکو فەرمانێکی سەربازی بینیومانە بەڵام دوایی وتی خۆتان خەنە ناوی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی لەو دەخەلوا فیها ما خەرەجوا منها ئەگەر بچونایەتە ناو ئاگرە هەتا لە قیامەتیشا لە ناو دۆزەخیشا لە جەهەنەم ئابوون لە ئاگرەکە نەهاتنە دەرەوانێ إنما الطاعة في معروف گوێڕایاڵیکردن لە دیاری کراوێکایە لە سنووری خۆیەتی لە گوێڕایاڵی فەرمانی خوا و پێغەمبەری خوادایە یعنی ئەمڕۆ گەورەترین کێشەیە کە کەسێک دێت جاری وهەیە بە ناوی دینەوە ئەڵێ ئەگەر وەلی ئەمرەکەمان ببینم زینا ئەکا لەبەر چاو خەڵکەوە دزی ئەکا ئەوە ئەکا من هەر واجبە لەسەرم گوێڕایاڵی بکەم ئەی باشە ئیمانی ئەو کەسە چییە منە بێ منکم بێت ئولی الئەمری منکم بێ ئەبێ ئەو تاعاتی خوا و پێغەمبەری خواکان جا من قسەکەی خەمەسە سەر و سەر چاو بۆیەوە یعنی پێم وایە بەداخەوانە کەوتنتە ناو بابی مرجئەوە کاڵێن تەنها هەر ئەڵێ باوەڕ هەیە خوایترەوە نەکافیە کاکە عەمەل بەشێکە لە ئیمان وعمل تەواوکاری ئیمانە کاتێک تۆ مسلمانی ڕاستەقینەی کە هەر بە زبان نەڵی لا ئیلاهە ئیلا الله ئەبێ بەکردەوەش بێڵێ وەلی ئەمر ئەبێت فعلا منکم بێت یعنی باوەڕی عەقیدەکەی وەکو تۆوا بێت و مسلمان بێت و خەمخۆری دین بێت و ئاوەدانکردنەوەی مزگەوتێکی بەلاوە گرنگتر بێت لە گۆڕاڵی خوا پێغەمبەری خوا بکە ئەوە ئەوەلی ئەمرە خەمە سەرسەرم ئەی خەمە سەر چاوم ئەی خەمە سەر ڕۆحم مادام فەرمانی خوان بەسەرا جێبەجێەکە مادام شەرعی خوا جێبەجێەکە چونکە لێرە یەک قسە هەیە حەزەکەم بیڵێم من ئەمەوێ بە شەریعەتی ئیسلام حکم بکرێم مەرجنی خۆم حکمەکە بکەم قەنەعەتم وایە حتا ئەوانەی هەڵگری فکری ئیسلامین مەبەستیان نییە کە خۆیان بچنە سەر سوڵتە بەتەنها بەڵام مەبەستیانە کە سوڵتە دەنگیان ببیستێ و فعلا دەستوری شەریعەتی ئیسلام جێبەجێ بکرێ و کاتە و برا گەورەی هەر برا گەورە بووە گەورەترە بێ لە پێش چاومانە فەرمووە شەرعی خوای جێبەجێکە هەرچی خەڵکە دەبێتە هاودەمی تۆ بێتە سەربازی چالاکی بەردەسی تۆ کە ببینێت تۆ شەرعی خوا جێبەجێەکەی و دادوەرێتی دەکەی و ئاوەدانی دەکەیتەوە چونکە ئاوەدانی فەرزێکە لەسەر شانی وەلی ئەمر کاتێک کە پێشەوا عەلی کوڕی ئەبی تاالب والی میسردانێ پێی دەڵێت 4 ئەرگ لەسەر شانی تۆ یەکە ئەنجامی بدەیت یەکەم جیبایەت و خەڕاجیها هەرچی زەریبە و دەستکەوت و داهاتە کۆیکەیتەوە دووهەم وەجیهاد و عەدوویها ئەبێت دوژمنی ناوەکی و دەرەکی ڕوبەڕووی بیتەوە واجبە حکومەت دەسەڵات دوژمنی ناوەکیەوەی کەوێ استقراڵی ناو کۆمەڵگاتێک بدا و دوژمنی دەرەکیەوە یەکەوێت تەماعی هەبێت جیهادی بکە سێهەمیان فەرمووی وە ئیستیصلاح و ئەهلیها ئەهلەکەی خەڵکەکەی بەرەو ساڵح بوون بەری لەوەی تەعلیمیان بکەی لەوەی تەفهیمیان بکەی تەسقیفیان بکەی یعنی ڕۆشنبیرێتی و زانست و زانیاری و معریفەی گشتی و هەشتێک کە سوودی هەبێ لەگەڵەوانە جگە لەوەش فەرمووی وعیمار و بیلادیها ئەبێ عیمارەتی وڵاتەکەش بکەیتەوە ئەم ئاوەدانیە ڕەمڕۆ تعبیری ئەمڕۆ ئاوە کارەبایە ڕێگەی شارەکانە یعنی 4 شتە یەکێکیان کۆکردنەوەی خەراجە سیانیان خزمەتکردنە بە خەڵکی کە لە بەرامبەریا پارێزگاریکردن لە خەڵکەکە لە بەرامبەریا ڕۆشنبیرکردن و تێگەشتنی خەڵکەکەیە لە بەرامبەر ئاوەدانکردنەوەی مادی و معنەوی وڵاتەکەیە بۆیە واجبە کاتێک کە باسی وەلی ئەمرەکرێ مەرجەکانی وەلی ئەمرەتی تابێتە جێگا بەڵێ فەرزە لەسەر مسلمانان گۆڕایاڵی بکەن و فەرمانی جێبەجێ بکەن و دەرنەچن لی بەڵام ئەگەر وانە بوو ئیتر فەلا سەمع وەلا طاعە وەکو لە حەدیثەکە هاتووە مامۆستای بەڕێز بابەتی دووهەم لە کۆمەلگە ئیسلامیەکانە بەتایبەتی لەم سەردەمەیە زۆر جار بەناڕەوە تۆمەتە درێتە پاڵ خەڵکانی ئیسلامی و چالاکانی ئیسلامی جوزانم تاجی مسلمان کە ئەمە ئیرهابیە ئەمە بێتە سیفەتێکی با بڵێن مەترسیدار و چوزانم نامۆ و تۆقێنەر دوجارم کەسە لە کۆمەلگایە
ئەوە نابێت ینی مەقبول نییە. ئەمە چۆنە لە ئیسلامە؟ لە ڕاستیا حەزەکەم تیشکێکی بچوو بخەمە سەر ئەم بابەتە کە زۆر گرنگە. بەڵێ کاتی خۆی دەستەواژەیەک هەبوو کە پیانە ود کافرکردنی خەڵکی. کاتێک هەندێک کەس هەندێک تاک ئەیگو فلانە کەس کافرە یا فلان حیزب کافرە یا فلان کەس کافرە، بە تایبەتی بەرەی ئەلمانیەکان و بەرەی لیبرالیەکان هەمویان هاتە سەرخەت چۆن تەکفیری خەڵکەکرێ نابێ خەڵک بە کافر بزانی، کافرکردنی خەڵکی خەتەرە سامناکە، کۆمەلگا تێگەدا، کۆمەلگا تێگەشکێنێ، کۆمەلگا پارچە پارچەکە، ئەمە یشێکی هەڵەیە. و دواتر فعلەن یعنی من خۆم توێژینەوەیەکم لەسەر مەسەلەی تەکفیر نووسیوە و یەکێک لە گۆڤارەکان لە بەغا قبول نەشم وەرگرتووە کە مەرجی خۆی هەیە و بێ حاکم بیکە و بێ قەزاوت بیکە بێ بەڵگو حساباتی خۆی لەسەر بێت. چۆن بە ئاسانی هەر لە خۆتۆ تۆ لە ڕاگەاندنێک کوانێ ئەڵێ فڵانە کەس کافرە، کەواتە نابێت دەستەواژەی کافر بە ئاسانی بەکار بهێنرێت، بەڵکو چەمکێکی یاساییە. دەی چەمکی تیرۆریست و ئیرهاب لە کافربوون قورسترە، چونکە کە بەرامبەر کافر بوو مافی ژیانی هەیە، ئەتوانێت ژن و ماڵی خۆی هەبێ، ئەتوانێت لەژێر دەوڵەتی ئیسلامیا کەسێکی کافر بژی، ئەتوانێت تۆ دعوەتی کەیت. وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله. كابرايكي كافر لولاتكي ترو بانغشيكين ممثلك بونمنا كسيكي زور ناودار بانيكين بابل ناو عالم اسلامي بقره بابت صداني مزقوته كمان كبابي صداني قركو كولانو لمسالي جنمار برينو لمسالي تعزيه ولشتكا بي اما ببيني بزانم تشكم القاك مان هي بفي شريعة إسلام أم كافر ديت ولاتي أما بيساحد مع مالي لقلا أكري حتى ثم أبلغه مأمنة دعائي حتى يخيننا ومطار وخوا حافظي ليكين بو بري أمانته كافريشة بلا ما في جاني هي بلا مشي تيرورست يعني أو كسا ما في جاني نية أو كسا ما في سجني هي أو كسا أبي لكم ملقا دور خريتوا أو كسا بحكم بدري أو كسا يعني دور نية ما في لسيدار داني بو ندري کەواتە وشەی ئیرهابی نابێ وا بە ئاسانی بەکار بهێنرێت لەلایەن دەسەڵاتەوە بەرامبەر بە تایبەتی دەسەڵات بەرامبەر بە معارەزەی، چونکە تۆ ئەمڕۆ تۆ دەسەڵاتی دەوچێت دروستی تۆ معارەزەبی کە بەداخەوە لە شەرقی ئەوسەتا مسلمان هەندێک جار بەرامبەر یعنی یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە کە هێرشێکی ناڕەوای بێسنوور لە کەناڵە ئەوروپیەکان لە تەمسیل و مسلسلەکان بە تا ئەگاتە کەناڵەکانی خۆشمان هەر هەمووی بەرامبەر بەچی بەرامبەر بەوەی کە ئەوەی تۆزێ ڕیشی هەبوو ئەوەی کە تۆزێ سیمای مسلمانی پێوە دیار بوو وشەی ئیرهابی بخرێتە پاڵ وشەی تیرۆریستی بخرێتە پاڵ لەبەرچی لەبەرەوەی بوونی جەماعەتێک هەیە لە ناو مسلمانانە تیرۆریستە فعلەن ئەم جەماعەتە تیرۆریستە بەڵام خۆ ناکرێت هەموو مسلمانان تیرۆریست بن جەماعەتێکی مەسیحی هەن تیرۆریستن هەر ئەم جەماعەتە تیرۆریستە یەکێک لە ئەوروپا ئەکوژرێت بکوژەکەی ئەگەر هات و مەسیحی بێ ئەڵێن تێک چووە ئەڵێن نەخۆشە ئەڵێن تاکی هەڵی کردووە هاوڵاتی هەڵی کردووە بەس ئەگەر بزانن بۆنی ئیسلامەتی لێیە لەوە چێ نوێژیشی نەکرد بێ ڕۆژی نەکرد بێ لە ئیسلامیش نەزانێ لەوە چێ وشەی ئەڵڵا گوڕ بێتە دەرەوە لە دەزاری یەسەر ئەڵێن ها تیرۆریستە یعنی ئەمە زوڵمێکی گەورەیە یعنی خوشکی خێزانی تۆنی بلێر مسلمان بوو خوشکی خێزانی تۆنی بلێر سەرۆکزانی بەریتانیا ئەو کات مسلمان بوو وتیان ڕات چییە وتی دووشت زۆر گرنگە یەکەم گوێ مەگرن بۆ ڕاگەیاندن کە زۆر بێویژدانانە زەمی مسلمانان دەکا و دایمە باسی مسلمان ئیرهاب لە پاڵیایەتی یعنی زۆر عجیبە جاری وایە کە باسی ئیسلام و ئیرهاب بکرێت ئەڵێ ئەمانە چی بن یا ڕەب لە کاتێکە خۆت مسلمانی و خۆت لەناو ئیسلامەتیای ئەوە بە شتێکی تر تێگەی هەستەکەی باسی شتێکی ترەکە بۆی ئەوتی ئاگاتان لە ڕاگەاند بێت دووهەم وەرن لەناو مسلمانانە بژین بۆی بۆتان دەربکەوێت کە چ ژیانێکی خۆشی و خەندە و دۆستایەتیان هەیە وە ئەم وشەی تیرۆریستە زۆر بەستەم کارانە بەکارەهێنرێت زۆر بە نایاساییانە بەکارەهێنرێت هەر کەسێک بەدڵی ئەو نەبوو کاتی خۆی حکومەتی عێراقی حکومەتی بەعس بە پێشمەرگەی ئەود مخەڕی بوو تێک دەر لەبەرەوەی دەسەواژەیە بۆ ئەو بەکاری هێنا ئەو کاتە ئیرهاب نەبوو بە تایبەتی لە دوای سێپتەمبەرەوانێ ڕووداوەکانی تێکشکانی دوو بورجەکەی ئەمریکا ئەم وشەیە زیاتر بوو بە باو ووایان کرد کە وردە وردە حتى جۆر بۆش کاتێککە قسەی کرد ئیبن وتی ئین لەم تەکون معی فأنت ضدی ئەگەر تۆ لەگەڵمان نەبی لەم کارە تۆ دوژمنی منی کە هیچ پێوەرێکی ئینسانیتیانە لەگەڵ تۆشان نەنیم و دژی تۆش نیم و هەر خەکشم نییە بەسەرتەوە جا بۆیە وشەی بەڕێزان وشەی دەستەواژەی تیرۆریست ئەبێت هەموو چین و توێژەکان هەموو ڕۆشن بیران کاری لەسەرکەن کە ئەبێت لە بازنەیەکی سنووردار دوای چەسپاندنی قازی و مەحکەمەت و عەدالەت ئەنجا ئەو دەستەواژەیە بەکار بهێنرێ نەک ئەوە بە ئاشکرا بە ڕاست و چەپا بڵاو بکرێتەوە زۆر باشە بابەتێک کە زۆر گرنگە
لە بەرپرسیارەتی تاک بۆ گۆڕانکاری لەو بارودۆخە خراپەی کە دەسەڵات دەیسەپێنێ جەنابی مامۆستا لە پێشەوە ئاماژەمان پێکرد کە ئێستا باسی بکەین ڕۆشنبیری تاک بەرامبەر بە مافەکانی لەم مۆزوعەیە تاکە بێ چ جۆرە ڕۆشنبیریەکی هەبێ چۆن هەوڵ بدا بەخەوەنی ئەو ڕۆشنبیری و سەقافەتە بەرامبەر بە مافوەرەکە لە ڕاستیدا زۆر گرنگە وەکو خوای گەورە فەرمێتیت على بصيرة أنا ومن اتبعني ويبر چاوڕوون بین لەسەر بەصیرەت بین قل هاتوا برهانكم لەسەر بەڵگە بین ئەبێ هەموو تاکێک بزانێت کاتێک کە حکوومەت دروست بوو کاتێک کە دەوڵەتێکی مەدەنی دروست بوو یەکەم مافی ژیانی هەیە ئەتوانێ بژی لە وڵاتە کەس ئازاری نەدا لە ڕووی ژیانەوە ژیانی لێ نەسەنێتەوە دووهەم مافی ئەمانەتی هەیە کە ئەمینی بژی هیچ کەسێک نەبێ بچێتە سەر ماڵەکە یا ئازاری بدا یا ڕێگەی لێ بگرێ یا بە تەعەسوفی تۆمەتێکی بۆ سازکرێ و بخێتە ناو زیندانەوە سێهەم مافی بەشداری بوونی سیاسی هەیە جاری وایە تاکێک لە وڵاتی ئێمە چێ بۆ بەریتانیا چێ بۆ ئەوروپا لەوێ مافی وەیە خۆی هەڵبژێر بۆتە ئەندام پەرلەمان هەموو تاکێکی تۆ لە هەج وڵاتێکا ژیایی و ئیقامەی ئەو وڵاتە هەبوو مافی بەشداری بوونی سیاسیت هەیە مافت هەیە بە سیاسەیەک بڵێ چەوت بە سیاسەیەک بڵێ ڕاست مافت هەیە چەپڵە بۆ یەکێک لێ بدەیت کە لەگەڵ خۆتایە و بێدەنگبی بەرامبەر کەسێکی تر کە لەگەڵ تۆیانە بۆ نمونە اختیارێکی سیاسیت هەبێ مافێکی سیاسیت هەبێ ئەو مافێکی سروشتی هەموو کەسێک هەبێ جگە لەوانە مافی مڵکدارەتی کە تۆ خاوەنی ماڵی خۆت بی کە خاوەنی دوکان و بازاری خۆت بی و مافی ئاڵوگۆڕکردنی شوێن لەم شارە ناچم بۆ شارێکی ترەژیم ئەو مافێکی سروشتیە کە هەموو کەس بۆی هەیە بیبێ ئەگەر نەبوو بۆ دێ داوا قەیدکەی لەسەر ئەو کەسەی کە نەیاڵێ بتبێ جگە لەوەش هەموو کەس مافی تایبەتی خۆی هەیە خانەوادی خۆی هەیە بۆ هەموو کەسێک نییە هەر کەسێک نییە کە ئاوارزی خۆی بەبێت تەقەبێتە ناماڵەکەی من ئەگە سەرۆکی وڵاتیش بێ نابێت هەڵەیە لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها بود نییە بچیتە ناو ماڵێک لە حاڵەتی ئیسیسناییە حاکم بڕیارەدا لەپڕ بدرێ بەسەر ماڵەکە ئەویش کە گومانێکی زۆر هەبێ بەڵگەی چەسپاو هەبێ حاکم دڵنیا بێ لەوەی کە لەم ماڵەدا کارێکەکرێت کە زەرەری گشتی تایە نەک زەرەری شخصی یعنی ئەگەر پیاوێک لە ماڵی خۆیان عارەقی خواردەوە زەرەری گشتیانی و زەرەری خۆی تایەتی بۆ هیچ کەسێک نییە تەدەخولی تیا بکە حەقم چێ بەسەری لە ماڵی خۆیاتی بخۆی خوا خۆم نامێت جەهەنەم بەخوای گەورە دابخەم خوا جەهەنەمیش هەیە و بەهەشتیش هەیە بە ئاشکرا مهم هەیە تاوان و گوناه نەکرێ بینی خۆی خوا بەڵام بە تەنها لە ماڵەوەی حەقم چێ بەسەریەوە بۆ کەس نییە مراقەبە بکە بۆ ماڵێکی دیکەیتر لەبەر شتی شخصی بەڵام ئەگە بزانین بۆ نامە کەسێکە خەریکەی کارێکەکە بۆ ئەوەی کە تەقینەوەی بکە و شارەکە تێک بدا ئەمە لێرەیە پەیوەستی بە ژیانێکی گشتی خەڵکیەوەیە ئەلەم حاڵتەیە حاکم بۆی هەیە کە ئەو شخصیەتە برەو پێ بدا بتوانن کە بچنە ناو ماڵەکەیەوە جگە لەمانە حەقی کارکردن ئەبی هەموو تاکێ بزانێت کە لە وڵاتە ئەژی مافت هەیە کە کار بکەی مافت هەیە پیشەیەکت هەبێ بەڕێزەوە مامەڵی لەگەڵاکەی ئیتر جاک زەراعەتە یا ئاڵوگۆڕی کاڵایە یا شتێکە ئەبێ مافی خۆتت هەبێ و مافی میلەتە کە بەتاڵە لە ناویاندا نەبێت و حکومەت هەرچی توک جوهد و تێکۆشان هەیە بیکات وەکو ئیمامی عەلی فەرمووی وەئیستیصلاح ئەهلیها ئەبێ ئەو خەڵکە ڕۆشنبیر بن کاریان هەبێ ژیانیان هەبێ ژینگەیان هەبێ جگە لەوەش مافی سوکنابوون کاکە بێ هەموو کەسێ پێویستی بەوەیە نانێ بینۆشێ بەرگێ بیپۆشێ ماڵێ دایپۆشێ بوونی ماڵێکی سادە مافی هەموو تاکێکە کاتی خۆی کە عقارەدرا قەرزەدرا بە هاوڵاتی کە بچێخان و دروستکە بۆ لەبەرەوەی مافی هاوڵاتیە کە لەم وڵاتەیە ئاژی تۆ دوو ڕۆژتر ئەم وڵاتە دوو بە ڕوبەڕووی دوژمنە بێتەوە ئەڵێ ئادەی کاکە گیان فەرم و وەرە دیفاعم بکە ئەم کابرا دیفاعکە لە چی ئەگەر کۆخەڵیتەیەکی نەبێ ئەگەر هات و خێمەیەکی نەبێ ئەگەر پارچەی ئەرزی نەبێ لە وڵاتەکەیە چۆن ڕودێ پێی بڵێ بەرگری بکە لە وڵاتەکەت لە کاتێکە خاوەنی کاسپێکی باش نەبێ خاوەنی زەویەکی باش نەبێ ئەرزێکی باش نەبێ کە ماڵ دوو هۆدە هۆیوالی تا دروست درێژایی ژیانی کرێکی بووە بە درێژایی ژیانی کرێکی بۆ چۆن ڕودێ پێ بڵێ بەرگری بکە لە من بۆیە سەفەرسەفەکەڵێ کاکەوای لێ هاتووە فەقیر و بێماڵ بەرگریە کالێکێ لە خاوەن کۆمپانیەکان و لە خاوەن کورسی و سەروەتەکان بەرەوە کە حتا میلەت چ کاتێک ئینتیما بۆچی ئێستا ئینتیمای کوردایەتی لە وڵاتی ئێمە کەم بووە بۆچی ئینتیمای بەرگریکردن لە ماڵ و لە وڵات لاواز بووە بەداخەوە بە تایبەتیش لە جیلیدا کە دەست پێەکە چونکە تەخەڕوجەکان نازانێت سەرنجامەکەی چیە دوای چەندین ساڵ خوێندن چونکە ڕەنج ئەداتەیە کۆشە کە سیرەکە باوکی فەقیرە ئێستا خاوەنی دوو هۆدە هەیوان نییە لەبەرەوە مافێکی سروشتیە حتا مافی چوونەلایی بەردەم قەزاوەت حاکم
ئەوەندە ئاسان بێ بۆی کە گەشتێک بە حاڵ مافێکی خورا بڕواتە ئەو شێوەنە. مامۆستا لە سەرووی ئەمانەوە هاوڵاتی و تاژی مسلمان مافیەوە هەیە کە داوای ئەم مافانی بکە. بێگومان منەمی کە بۆت باسەکەم لە دەوڵەتێکی مەدەنی خاوەن پرەنسیپی ئیسلامیە ئەم مافانی بۆ ئەگەر لی زەوت کرا بە جۆرێک لە جۆرەکان ئەبێ هەوڵ و تێکۆشانی خۆی بدا هەوڵ و تێکۆشانی خۆی بدا چەندین ڕێگەی مەدەنی هەیە کە خۆنیشاندانی ئاشتیانە و مەدەنیانێکێکە لە ڕێگەکان و لە شریعەتی ئیسلامیشدا هەندێک گەڵێن قەدەغەیە بەڵام بەشێکی تریش لە زانایان ڕان وایە کە دروستە کە من قەناعەتم وهایە یەکەم خۆنیشاندان بە سەرپەرشتی ئیمامی حەمزە و ئیمامی عومەر لە ناو مەکەڕێ ڕوویدا کە دش بەو کەسانە بوون کە نانێهێشت پێغەمبەری خوا نوێژ بکە عەلەیهی سەڵاتو وسەلام و مسلمانان لە پاڵ کەعبەدا نوێژ بکەن کاڵێ هەرتا لە سیرا باسییانە کاڵێ تەپوتۆ جەژێر پیانەوە هەڵەسا کە بە دوو ڕیز ئەڕۆیشتن جگەلەوەش کەلیمەت الحەق عیندە سوڵتانین جائیر سوڵتان نایەتە پێشەوە بۆت ئەگەر دەسەڵات نییە گەر بەرپرسەکان نێنە ماڵەکەت حاڵەکەت ژیانەکەت یعنی لە گەڕێکێکە ئاو نەبێ ئەبێ بەرپرسی ئەو منتیقەیە لەوێ حازر بێ بزانە هۆکارەکەی چییە پاشانیش خەم بخوا بۆیان دابین بکە ئەگەر نا تۆ بۆی پێ دەڵم کاکە چۆلەکەم بۆ بگری بۆیە تۆ بەرپرسی کە خزمەت گوزاری بکەی حتا یعنی یەکێ لە خەلیفەکان تۆڕە بوو کە بەرپرسێکی لە شوێنەکە دانابوو پێیوت ئینەما ئەنتە الجابی تۆ کەسێکی لیا جیبایە دەکەی یعنی بە کورتەکەی وەکو کرێکار وای ئینەما ئەنتە ئەجیر تۆ کرێکارێکی دامان ناوی کرێکاریش ئەوەیە ئیشەکەی خۆت بکە پارەکەی خۆت وەربگرە تۆ بەرپرسی مانگانەکەی خۆت وەرەگری بێ لە بەرامبەر مانگانەکەدا بڕۆیتە ناو خەڵکی ژیانە ژینگەت مامۆسایە پارە وەرەگری لە بەریوانە ئەبێ بچێتە ناو تەلەبەکان لەگەڵ تەلەبەکانە دوا بەدنکی ئەو تەلەبانە تاقیکردنەوە بکە دەفتەریان بۆ تەسیحە بکە تیان بگەێنێ وەڵامی پرسیاریان ماتەوە تۆ ئیشت ئەوەیە بەرپرسیش ئیشی ئەوەیە کە لەگەڵ ژیان و ژانی خەڵکی دابێ بۆیە مافێکی سروشتی خەڵکیە کە داوا بکەن کە داخوازیان هەبێ ئینەما ئەنتە ئەجیر بەرپرس بە کرێگیراوە واتە کرێکارە کە کرەیەک وەرەگری لە بەرامبەرە بزانە خەڵکی چیە و نکولی خەڵکی چییە بۆی کە بۆیان جێبەجێ بکە وە چەندین حەق حتا بەدەستهێنانی زانست و زانیاری حەقی تعلیم و فێرخوازی هەموو تاکیکی کۆمەلگا بۆی هەیە کە وڵاتمان لە وڵاتمانە فێری علم و معریفەت ببێ بەداخەوە گەیشتینە کۆتایی ئەو کاتی کە بۆمان دیاری کراوە هیوادارین بینەرانی بەڕێز شتێک لە مافەکانیان شتێک لە ئەرکەکانیان بۆ گۆڕانکاری دروستکردن لەم بارودۆخە خراپی کە هەمومانی تێکەوتۆ بەرەو باشتر معریفەیەکمان لەو بارەیە وەرگرتوێت سوپاس دکتۆر بۆ تەشیرینەکانت سپاسانەکەین بەڕێز دکتۆر ناسر هاروزەری پسپۆرت لە هیزری ئیسلامی ماندوومان کردی مەمنونی بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بە سپاسی هاوکارانم سپاس بۆ یۆی بینەری بەڕێز و خۆشەویست کە تا ئێستا لەگەڵمان بوون هاتیە کۆتایی ئەڵخێم جاری بەرنامەکەشتان تا دەرفەتێکی تر پێتانەگەێنەوە بەخواتان ئەسپێرین.